ئێستا ئێمە پرسیارێکی ترمان هەیە و کۆتا پرسیارمانە. چەند کەس بەشداری نەکردووە؟ باشە کچە جوانەمان با بێت یەک. بەشداری نەکرد؟ نەکرد وەرە جانی من. دوو. چەند کەس لێرە بەشداریت نەکرد؟ باشە وەرە جانی من. توش بەشداریت نەکرد؟ وەرە جانی من. ئەوانی تریش دوایی بەشداری دەکەن. باشە جانی من هەر بژین. یاڵە با شوێنمان چاک بکەین. یاڵە وەرە بۆی جوان یەکتر ببینین، بۆ ئەوەی جوان یەکتر ببینین. زۆر باشە. ئەوانش بە جوانی وەستاون. ئامادەن؟ دەست پێ بکەین لەگەڵ یەکتر؟ با بزانین پرسیارەکەمان چییە؟ ئام پرسیارەکەم بینی. پێت وایە دەیزانی؟ نایزانی؟ نانا پرسیارەکە ئاسانە. ناو چییە؟ ئانا. ئانا. بڵێن ئانا دەیزانی. چەپڵێت بۆ ئانا لێدان. تەواوە. ئانا دەیزانی وانە ئیشاڵڵا. هەر بژی دەست خۆش بێ. ئەی جانم تۆ ناوت چییە؟ ئایا. هەر بژی ئایا خان. ئیشاڵڵا ئەمڕۆ پرسیارەکانمان زۆر سوودی هەیە. چۆنی؟ باشم. پێت وایە گروپەکەت لە گروپەکەی تر دەباتەوە؟ پێت خۆشە بیبەنەوە یان هەردووکتان بیبەنەوە؟ هەردووکمان بیبینەوە یان یەک کەس؟ هەردووکمان؟ باشانی ها دەیەوێ هاوڕێکەشی بباتەوە. ئەی تۆ چۆنی؟ باشم. ناوت چییە؟ باران. هەر بژی کاکە باران. با دەست پێ بکەین پرسیارەکەمان دەڵێ. کاتێک میوان دێتە ماڵمان پێویستە چی پێ بڵێین؟ یەکەم دەبی بڵێ داکمان لە ماڵێ نییە. دووەم دەبی پێی بڵێ بەخێر بەی سەر چاوان. سێمیان دەبی پێی بڵێ خوا حافیز. چوارەمیان دەبی پێی بڵێ بەخێر بچن. کامیان؟ دەبی پێی بڵێ بەخێر بەی سەر چاوان یان دەبی بڵێ داکم لە ماڵێ نییە یان دەبی بڵێ خوا حافیز یان دەبی بڵێ بەخێر چی؟ وەک کە میوان دێ لە دەرکەی دەدا چی پێ دەڵێ؟ پێی دەڵێ بەخێر بەی سەر چاوان یان پێی دەڵێ خوا حافیز؟ چی پێ دەڵێن؟ یاڵە بزانی ئانا چ دەڵێ؟ ئانا جان چ دەڵێ؟ ئەمن بڵێم بۆتان ئاسان کەم؟ یاڵۆ من هاتمە ماڵتان تەق دەرکەتان کردەوە چ دەڵێ؟ دەڵێ مامۆستا ئاکام خوا حافیز یان دەڵێ بەخێر بێ سەر چاوان؟ کابزام چ دەڵێ؟ بەخێر بێ سەر چاوان. باشە ئێ تو چ دەڵێ؟ بەخێری سەر چاوان. باشە دەست خۆش. ئەیە تو؟ بە من دەڵێ خوا حافیز یان دەڵێ بەخێر بێ سەر چاوان؟ خوا حەویز. خوا حافیز. باشە ئەوە دێمە ماڵتان دەڵێم سەلام عەلەیکوم. ئەتوو دەڵێ مامۆستا ئاکام بەخێر بێ سەر چاوان یان دەڵێ مامۆستا ئاکام بەخێر چی؟ بەخێر بێ سەر چاوان. بەخێر بێ؟ بەخێر بێ سەر چاوان. هەر بژی زۆر باشە. ئەی ئەتوو؟ بەخێر بێ سەر. باشە هەر بژی با بێکۆ بزانین وەڵامی ڕاست چییە؟ یەک دوو سێ. وەڵامی ڕاست بەخێر بێ سەر چاوان. با چەپڵەیەک لێدەین. باشە دەستان خۆش دانیشن جانی من. هەر بژی دەستان خۆش. دەست خۆش جانی من. کەواتە کاتێک میوانمان دێ پێویستە ڕێزی لێ بگرین و پێی بڵێن بەخێر بێ سەر چاوان. من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ کۆمەڵێک شتمان بەیەکەوە باس کرد و فێری بووین. بۆ نمونەوە کوچی وەکۆی کە کەنتۆڕەکەمان کردەوە نابێ شتەکانەوە بخەینە ناوی و کاتێک میوان هات میوانیان بۆ هەموو کەسێک نابێ بڵێ ها ئاوی بخۆ بۆ دایکمان بۆ باوکمان بۆ هەموو کەسێک. باشە چی تریشمان باس کرد؟ چێ باشترین قوتابی ناوپۆلە؟ ئەوەی گوێ دەگری یان ئەوەی زۆری قسە دەکات؟ گوێگرتن. قسەش دەکەین بەڵام کەمتر لە کاتی دەرسەکە. زۆر باشە. حەز دەکەن ئەڵقەی داهاتووش دیسانەوە بەشدار ببنەوە لەگەڵمان؟ باشە ماوەیەکی تر ئینشاءڵڵا ڕێک دەکەوێتەوە بەرنامەیەکی تریش دەکەین دیسانەوە یەکتر دەبینین کۆمەڵێک پرسیار و وەڵامیش لەگەڵ یەکتر دەکەین. دڵخۆش بوون؟ چێ دڵخۆش و باتەڵێک دروستکە؟ ئینشاءڵڵا ئێوە زۆر دڵخۆش بوون و بابەتی زۆر باشیش فێر بوون. من کۆتاشت یەک شتان پێ دەڵێم. یەک شت هیچی ترتان پێ ناڵێم. هەر شتێک ئەمڕۆ فێری بوون برادەرەکانیشتان فێر بکەن. باشە لە پۆلەکانی تر لە کۆڵان لە ماڵی لە هەموو شوێنێک برادەرەکانتان فێری ئەو شتە باشانەکەن کە ئەمڕۆ فێری بوون. کەواتە ئێستا بڕۆینەوە پۆلەکانمان. بڕۆین؟ ئامادەن؟ با بڕۆینەوە پۆلەکانمان و وانەکانی تر بخوێنین. باشە؟